لە سەکۆی گەنجان و سڵاوتان لەبێ من یاریزان و ڕاهێنەر سەرمە سرود وەک دیارە ئەمڕۆ لە گەنجان لە کچ و لە کوڕ بە شێوازێکی زۆر بەرچاوڕیان لە بەشی ئەسب سواری کردووە ئەمڕۆ لەگەڵ چەند هاوڕێیەکم لە ڕاهێنەر و کاپنەکان گفتوگویەک لەسەر ئەو بابەتە دەکەین لەگەڵمان بن. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە من محەممەد عەبدولقەهار ڕاهێنەر لە فێرگی ئەسب سواری میر داوا لە گەنجان دەکەم کەوا پەرە بە ئەسب سواری بدەن و بێنە ناو ئەسب سواریەوە بۆ ئەوەی خەم و خەفەتتان نەمێنێتن لە ئەوەی دڵ و دەروون و ئارامی ببەخشن بە خۆتانەوە. لە بەرنامەی سەکۆی گەنجان من ڕاهێنان ئەحمەد ساڵح لە فێرگەی ئەسب سواری میر داوا لە گەنجان دەکەم پەرە بە ئەسب سواری بدەن. سڵاوتان لێبێ من خالد خەلیل لەیانەی ئەسب سواری نێودەوڵەتی ئەولێر ئەسپیش وەکی هەموو جانلەبەرێک پێویستی بە خزمەتە. بەخێر بێنەوە زۆربارە بەخێر بێنەوە کاک محەممەد کاک خالید کاک ئەحمەد بەخێر بێنەوە ڕحی من. کاک محەممەد یەکسەر بچمە ناو پرسیارەکان. هۆکار چییە لە ئێستادا زۆربەی گەنجەکان لە کچ و لە کوڕ ڕویان لە ئەسب و ئەسب سواری کردیە هۆکار چییە؟ هۆکارەکەی لۆی دەگەڕێتەوە کاک سەرمەند ئەسب سواری وەرزشەکی تایبەتە و هەم وەرزشەکە ینی ئارامیەکە بۆ دڵ و دەروون بەڕاستی جوان و لە ئێستاداش ئەتوانم بڵێم ینی بووتە وەرزشەکی تەواوەک باو لە ناو هەرێمی کوردستاندا. بەس باوکم هەموو جارێ دەڵێتن لە هەر هاان و ساتێک پێت لەسەر پشتی ئەسبدانا تەواوی خەم و خەفەت و کیژاوەکانی ژیان لە خوار و بەزی دێڵێ. بەڵێ ڕاست دەکاتن هەر کاتێک کە سواری ئەسپێک دەبی یا ماینێک دەبی هەرچی خەم و بەژارەوەی ناخی دڵ و دەروون تا فڕی دەدەی یەکسەر بەڵێ ڕاست دەکاتن. کاک خالید ئیشی تو چیە لە بواری ئەسب سواری؟ ئیشی من بەخێوکردنی ئەسپە بەڵێ ئاڵک دەدەم ئەسب و ئەسب خاوێن دەکەمەوە دەریان دەینم پیاسیان پێ دەکەم وەروە لە بوارێوەش شارزامێ لە بواری مدەربی کاپتنیانی. بەڵێ بەخێوکردنی ئەسب و ماین لە ڕووی ئالیکدانەوە چۆنە لایەوە؟ وەڵا هەر ئەسپەک و بە شێوەیە کە ئەسپی کوردی 2 کیلۆ دەخوا ئەسپی ئینگلیزی 4 لە ڕۆژێک ڕۆژێکدا لە هەر زەمێکدا لە هەر زەمێکدا هەر ئەسپەک و بە شێوە ڕۆژانە چەند زەمیان دەدەنێ؟ ڕۆژانە 3 زەمیان دەینە 2 زەمیان عەلەفە زەمێکەشیان و وینجەیە. سوودی وێنجە وەکو سوکە ژەمەکە مەسەلەن زۆربەی ئینسانەکان ئەڵان لە سوکە ژەمەک ئەبینی سێوەچی دەخۆن یا مۆزەچی دەخۆن وانە سوودی وێنجەش لێرەدا لە بۆ ئەسپەی ئاوایە ینی مەسەلەن ئەتوو ئەسب بەخۆی 12 سعات 12 سعات جارە کا خالید کە مەسەلەن شەشی بەیانی ئالیکی دەدەی لازمە شەشی ئێوارە ئالیکی بدەیەوە باشە لەبەرەوەی ئیسفادە لێ بکاتن لەبەرەوەی ئەسب مەعیدەکی گچکەی هەیە تێدەگەی ئەو کەتو لەناو ئەو 12 سعاتە جەمە گوێنجەی دەدەیە لە بۆ ئەوەیە مەسەلەنەها یعنی گەدەی ڕیخەرۆکەکانی تەواو با بڵێن خاوێن بتەوە و لە بۆ ماینی شیردەریش زۆر باشە وێنجاکە ماینێک شیردەر بێتن. کاک ئەحمەد ئەزمموی تو کۆ لە ئەسب سواری؟ ئەزمموی من ئیشی من سوار ساچیە بەڵێ بەسەلەن ئەسمماین پشتکردنە خۆشکردنەوەی ئەسمماینە بەڵێ تەدریبدانی ئەسمماینە ڕۆژانە سواریان پێ دەکەین مەشغوڵاینانیان پێ دەکەین. ئەسپەک بە ماوەی چەند ئامادە دەکرێتن لە پشتکردن؟ بە ماوەی چەند مەسەلەن ئامادە دەکرێت بستە ناو سواری خەڵک سواری پێ بکات. بەڵێ خۆی ئەسمماین پشتکردن بە شێوەی ئەکادیمی مەسەلەن 2 مانگ بەرەو 3 مانگی دەوێت سواری پێ بکرێت ڕۆژانە باشە لە ماوەی ئەو 2 مانگ 3 مانگەی کو سواری پێ دەکەی دەتانی ڕوونکردەوەکمان لۆ بدەی مەسەلەن کو سواری پێ دەکرێت؟ مەسەلەن ڕۆژانە لەگەری دەبی بە ڕەوت یان بە قەدەم ئەو بڵێن هاوکو ئابداون و ئەو شتانە وەکو لە زۆری ئەکادیمی. ئەوە لۆچ باشە لۆچی ئەسپەکەی باشە مەسەلەن ئابداون هەر بۆ خۆش باشە مەسەلەن ئێستا هەیە دەرێ پشتم دێشێ سەر ئەسپەکان دەکە وەرزشێکی زۆر جیاوازە. بەڵێ کاک محەممەد جان لە ئێستادا ئەتوبەت خەریکی لە ئەسب؟ ئەمێن بە فێرگەی خۆمان هەیە بە ڕاهێنانی خەڵک فێرخوازینە خەڵک فێرەکەین و مەسەلەن زۆر بەش هەیە فێرە ینی بەخۆی دەزانی سوارچاکە دێتە لایمە مەسەلەن ئەسپە گماینێک دەباتن بە سعات دەیباتە دەرێ بەکرێ دەیبات. دەوراتەکانتان سعات چەند دەست پێ دەکات؟ دەوراتی وەکو چی مەسەلەن دەوراتەکانتان ئەو فێرخوازانەی کە دێنەکەتان لە بۆ فێربوون لە بۆ دەرچوونەکان مەسەلەن ئێستا لە ئێستادا هاوینە ناتانین ینی
قیاسێک دیاری بکەین بڵێن ئەوەیە بەڵام لە کاتی گەرمایان تۆزە کەمترە لە پاش پێنجی عسر دەست پێ دەکەین لە بۆ چوونە دەرەیەکان لە پاش نێژی بەیانی دەست پێ بکەین لە بۆ دەرێ باشەکە محەممەد خزمەتکردنی ئەسمانەکانتان چۆنیان بۆمان ڕوونکەوە چۆنی خزمەتیانەکەن ئەتولێک نەخۆت ئەسپەکانی خزمەت دەکەن ئێسەی کاک خالد مازانی ئەمە ڕۆژانە سێژەم خۆراکیان پێ دەدەین هەمان شت هەر ئەسپوماینەک ڕۆژانە لازمە پێویستە بۆی کە 4 کیلۆ هەتا دەتوانم بڵێم 5 کیلۆ جۆش بدرێتە ئەسپەگیان هەر جەمەچیان لە ڕۆژەش کامل لە ڕۆژەکی کامل مەسەلەن ئەمە ئێستا بە خۆمان مەسەلەن خەڵتەکی تایبەت دەگرینەوە تایبەت بە خۆمانە خۆتانە بەڵێ ڕۆژانە ناڵێم 4 هەتا 5 کیلۆ جۆی پێویستە پێ بدرێ ئێستا ئەمە خەڵتەکی تایبەت بە خۆمان دەگرینەوە مەسەلەن خەڵتەکە تایبەت بە خۆمانە لە دەتوانم بڵێم 7 بۆ 9 جۆرە مادە پێک دێتن مەسەلەن لە جۆ بەردی کلس و خێ و ئەو جۆرەشتانە پێک دێتن بە خۆمان خەڵتەکەی دەگرینەوە ئەست هەیە چکو دوو ئەسم هەیە جۆرەکانیان چییە؟ سیباقن لە حەرەبینە لە سیباقیان پێ دەکەیت و ئەچکو بابەتی ئەسپەکانی من ئێستا ساڵانە لە چەند شوێن لە جێیەکی جیاوا سیباق دەبتەوە ئامادەیان دەکەم ئامادەکردنیشیان لە مانگەک لۆ دڵنیای دەبێەوە لەو سیباقی کە ئامادەی دەکەی حەسەب ئامادەکردنی ئەسپەکەیە ئەگەر بە شێوازێکی جوان ئامادەیانکەی شێوازێکی جوان ئامادەیەکەی حەقی تەدریبەکەی بدەیت باشە حەقی تەدریبەکەی بدەیت دەگەڕێتەوە سەر زۆری ئەسپەکەی و خودی سوارەکە سوارەکە ئەگەر بێت و لە حەلەفدان لە تەدریب باشە ئەم لە تەدریبەکەی مەسەلەن دەزانم کەوات و تەدریبەکی دەدەی و قەوتەکی لۆ ئەو ئەسپیان ئەو ماینە زیاد دەکەی ئالیکدانەکە چ پەیوەندیش پێوەدایە ئالیکدانەکە پرۆتین و ڤیتامیناتە لەو ئالیکدانەی لە جۆری حەلەفەکەی دەبی ئەتوڕەچای ڤیتامینەکان بکەی ئەو ئەسپە ئەو ماینە نەقسی ڤیتامینی هەیە زۆر جارێک باشە کاک سەرمەد ئێستا زانیمان قۆتی ماینەکە کە تەدریبی دەدەی باشە مدەی ئەو تەدریبدانە چەندە مدەی ئەو تەدریبدانە لە 30 لۆ 40 ڕۆژی کەمتر نابی بێتن لە بۆ دروستکردنی حەزەڵە و کردنەوەی دەمارەکانی ئەسپ و ماینەکە باشە لە بابەتی ڤیتامیناتەکان لە دوو شت هەنە یەک لە دەرزی هەیە دوش لە حەلەف لە بواری سیباغ لە وڵاتە عەرەبیەکان یان وڵاتە عالەمیەکان با بڵێن بەشداری سیباغ کرابیتن بە وەکو گەنجەکی کورد لە هەولێر گەنجەکی کورد بەشداری کردبیتن سەراحەتەن کاک محەممەد لە ناوەوەی کوردستان بەدەیان گەنجی بەتوانەمان هەیە بەدەیان گەنجی شارەزامان هەیە بەڵام هەتا ئێستاکە هەلەکە نەڕخسایە و هیچ کام لە گەنجەکان لە دەرەوەی وڵات بەشداری لە سیباغەکان بکەن تاکە هەبووە لە بەغدایە سیباغیان کردو بەڵام لە دەرەوەی بەغدا هەتا ئێستاکە نەبووە وەکو بنێن لە دەرەوەی عێراق نەبوو لە دەروی عێراق نەبووە کاک ئەحمەد ئەدی ئەتوو بواری تو لە سیباغ لە جەم شارەزایی لە چ هەیە کاک سەر من هەر لە پشتکردنی ئەسوماین و تەدریبدانی ئەسوماین و ڕاهێنان وە من لە جەمپ و شتووە و سیباق و شتانە نازان بەس لە ڕاهێنان هەلە لەڕۆ نەخسە بەڵێ ئەو هەلەم نەبووم بەڵێ بسمە بۆ جەمپ یان داخلی چەند نادێک بۆ سیباق یان مسمە چەند سیباقی یان چەند جەمپێک لە چەند بتۆلەیەک لۆت نەڕەخسایە یان لە هەولێری نییە هەیە لە هەولێرە بەس لەم ڕێک نەکەتە لەو ڕێنگ نەکەتێ ڕێک نەکەتێ کاک ئەحمەد هەتا ئێستاکە بەڵێ ئەزمموی چەند بووە ئەتوو لە ئەسپی هەتا ئێستا ئەزمموی چەندە دەمانێت ئەسمونەکە دوزانین بەڵێ من هەر لەوەتی ئاین برەیت مەسلن 3 بۆ 4 ساڵ دەبێنە ئەسماینم من کە ئەو کاتی هاتمە ئەسمانی مەسل وەکو ئەو خەڵکە هیچ نەدەزانی بەڵێ نەمەزانی ئەسب سواری چیە و چینە وەی لێ هەر ڕۆژانە چون بۆ ئەسب سواری ڕۆژانە لەگەر بووی بەڵێ ڕۆژانە بەردەوام دەبووم دەسم بۆ لای کاپنەکەم یان خۆم فێر دەکەیت حەزم لە بوارەکە بوو کاپنەتە بوو ئێستا بە خۆت کاپنی بەڵێ کاپنم هەبووە ڕۆژانە دەچمە لای سواریم دەکرد تەدریب دەدام دەگوت هەر لەو شتە دەبا هەر بەگوێ بکەم و ڕێنمایەکانت وەگرتێتەوە یعنی ئێستا بە خۆت ئەزمونێکی چاکتێ ئێستا بە خۆت دەتانی بڵێ کاپنە بەڵێ دوانە کاخەدی بواری تو لە سیباغ لە جەمپ لە شارەزای لە کامەیە لە جەمپ ئەوجە بالفعل ئەمە هەرسێکمانە تا ئێستا لۆمانە ڕەخسایە بواری جەمپ تاقی بکەینەوە ئەمە هەرها بە بۆنەی فێرکردن و جەماعات فێرکردن و سیبا خۆش لۆمانە ڕەخسایە جەمپ کووە لە کنەنگ جەمپ یەکەم جار دەبێت و هەستان و دانیشتنت تەواوی کانتەر تەواوی یعنی ئەوانەت هەموو تەواوی ترۆت و هەموو شتەکانت تەواوی لە کاتی سوار بوون دوایەوە دەچێت کاتی جەنب یەکسەر نابێت و دەست پێ بکەی لە جەنب چییە؟ ئەمە نازانی چکە؟ ئەوەیە بلندی ئەوەیە حەواجزە دادەنێن بە ئەسپەکەەوە دەچی لە بۆ حاجەکە دەچی
مەسەلە چەند بی دەبی ئەوەندە هەستیەوە لەگەل حەوات زەکەت باشە کاکالی کو ئەسبەجی فێرت جەم بکەین ئەمە ئێستا مەسەلەن هەموو ئەسپەک نابی لە بۆ جەنب ئێستا ئەسپی عربی نابی ئەسپی کوردی نابێت تەنها بەس ئەسپی ئینگلیزی دەبی لە بۆ جەنب و ڕای بینین کە جەم بکاتن ئەوە بەخۆی لە ئەساسیەتەن نابی لە ئەساسیەتەن بەس ئینگلیزی لە لەستا بۆ مەسێ بوارەمان لۆ نەبووە کو ئەسپەچی ئینگلیزی ڕابینین کە جەم بکاتن هەسپی ئینگلیزی ڕادەین یەکەم جار دارش لە بۆ دادەنێ ترسەکەی دەشکێنی ئەرەگەر لە عەرزی دادەنەی دارەکە لە عەری دادەنەی دواتر یواش یواش بلندی دەکەیەوە جار لەگە جار مەسەلەن ڕۆژ هەر جاری چەند برندی بکەین بە هەر جارێک سانتیم بە 2 سانتیم 3 سانتیم بە سانتیم برندی بە دەکەی سانتیم دارەکە برندی هەتا دەکەی، سەبر وا. سەبر ترسی پێویستە لێ سواری لەسەر بیان بەبێ سوار ئەکید دەبی سواری لەسەربی باش کاک خالید ڕۆژانەی ئەو تەمرینانەی سواری ئەوە دەکا عفۆن ڕۆژانەی تەمرینانی پێ دەکرێت یان بۆ جەمپ و ئەوشتانە ڕۆژانە دەبیت تەمرین بە ئەسپەکە بکە بە خۆتیش بەڵێ. دەکەی بەڵێ لە هەمان کاتدا یعنی مەوزوع دەبێت لەسەر سوار چاکار ئامادە بێ لەسەر ئەکید و جەمپ و شتانە ئەکید یەکەم دەبی بە ترۆت و بە کانتر ئەو شتانت کە تەواوبی بەڵێ. ئەو کات دەچێت جەنب ئەگەر تەوا نەبی کاک ئەحمەد ئێستا تو باسی ئەوەت کرد کە تو ئەسپومانی خەڵکی خۆش دەکەی بەڵێ ئەسپومانی خەڵکی پشت دەکەی بەڵێ باشە ئەوە کو دەکەی ینی ئەتو ئەوە لە پرسیارەشی ڕێگایەک جوانە. ینی ئەو ئیشە دەکەی کو دەیکەی من هێستا هەر وەک لە فێرگەکم یان برێ لە مەربەتەکەم ڕۆژانە ئەنی کاری خۆم مەسەن ئەسپێک پشت دەکەم باینێک خۆش دەچیوە فێر بووی لە ئەوەیە کە بوێرم نەدەترسا حەزم ترست لە نییە بوارەکە بوو ترسم نەبووە بەڵێ حەزم لە بوارەکە بوو مەسەن ڕۆژان چوون لای کاپنەکەم سواریم دەکرد ئیستا لەخوا بە زیاد میگەشت کاتنەکەت فێری کردی کە بەڵێ، کو بەڵێ. پشتکەی و ئەو شتانە بەڵێ فێرە پشتکردن و خۆشکردنی ئەسماین و ڕاهێنان لەگەڵ خەلکی و ئەنی فێربوونی زۆر ئەسپ سواری ئاسانە یان باشە کاک گرانە. محەممەد ئەتو دەتانی ئەسپەش پشتکەی ئەمن نەدیکو لە ڕوانگەی خۆ دەتانێت عادی تەبعان نەدیکو ئەنی ڕۆژانە چەند سواری پێ دەکرێت لە ئێستادا لەوانێت چەندین ئەسپومانیمان ڕۆژان چەند سواری پێ دەکەی ئەو کات پشتی پێ بکەیت هەر ئەسماین مەسەن ڕۆژی جاری واکە یەکەم جای ئەسوماین یەکە یان هەرێک و بە بابەت هەرێکە بە بابەتێک ینی لە ڕۆژانە لە دقەکەی دەگۆڕدرێتن مەسەرەن ئەسب 20 دقەبی یا ماین 15 دقەبی یان هەردوو کاتەکانی دەگۆڕێتن بڵێ جیاوازیان هەیە بەسەڵەن ماینی وهەیە ماینی کوردی جاری وان مەسنە بۆ نیو ساعت 5 دقە سوای پێ ئەسمانی عربی بەڵێ ئەسمانی عربی پەلوشتیان ئەن برێ ناسکە مەقصدی مثلاً من ناوەیە تاریکە. لە ئەسب فەرق دەکات ئەسب و ماین یەکە یاخۆ لە بۆ پشتیان نا ئەسپماین جیاوازیان چییە لە جیاوازیان پشتکردنی چییە لە ئایا پشتکردن؟ زەحمەتی ماینی ماین زەحمەت زەحمەت تریان ئەسب جاری زەحمەت وان مەسەن ئەسپەکە یان کە ماینێک کامیان گشتێک پشتیان ئەسپەکە دەرەوە دەیپەڕێنی مەسە زەحمەترە خۆی ئاوا دەکەن لە پشتکردنی زۆر ناخۆشنە مەسەنەکە ئەسماین هەیە فێرە شتانە نییە دەبێت لەگەڵی بدێ ڕای لەسەر قسەی کاک ئەحمەدی ئێستا ئەمە ئەسپەکمان هەبوو جوانە ئەسپەکمانم هەروازم بەخۆی پشتی کرد هیچ زەحمەتێکت لەوی دیت بەڵێ ئەرێ وەڵای چکە و ئەسپەنارم کە وەختی کەیان لە دەکاتە تەمەنشی دەیپەڕێنن ئەسپەکە شێ دەی وەکو لە چ تەمەنەکی پشتی دەکەوێت و مەسەن 2 ساڵ و 6 مانگ 2 ساڵ و 6 مانگ. بەڵێ ئەدێگەر لە کەمتر پشتیکە کێشەی نییە بەرێ وڵای چێشەی دەبلوانەیە گەشە نەکاتن گەشەکردنی ڕادەوەستی بەڵێ بەڵێ ئەدی کاک خالد ئەگەر ئەتو معلومات لەسەروی هەبی ئەسپی ئینگلیزی کێشە هەیە لە بوارەی لە تەمەن لە ساڵی بەسەرەوە دەبی پشتی بکرێت ئەو لە چاری لۆسەر دەبی ئەو دەبی لە چار لە بەس ئینگلیزی یان بەس هەموو ئینگلیزی ئێستا و کاک ئەحمەد گوتی عەرەبی زیاتر هەیە ئێستا کاک ئەحمەد گوتی عەرەبی لە دوو ساڵ و نیوی 6 مانگ ئەمە پشتی دەکەین بەڵێن بەسەوە کوردی جیاوازترە مەسەڵەن 2 ساڵ واریم زۆر لە کاتی ئەسپی کوردی چار و شەش مانجی پشت دەکرێت ئینگلیزی شارزای کاک محەممەد تو سواری بە چ ئەسپەچی دەکەی حەزت لە چ ئەسپەچێت تایبەتمەندی چ ئەسپەکەت زۆر پێ بە خۆی کاک سەرمەد ئەوە ناگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەمن تیشک بخەمە سەر ئەوەی تایبەتمەندی چ ئەسپەک ئەگەر بە ئەوە دابچیت مەسەلەن ئێستا ماسپی جەمالەمان هەیە لە بۆ جوانی بەکاردێتن ئەسپی جەمالتان هەیە ئاسپی جەمالمان هەیە لە بۆ جوانی بەکاردێتن یعنی لۆ سواری بەکار نایەتن لە بۆ سواریش بەکاردێ بەڵام وەکو عەدێک ناتانی بسلمە وەکو ئەسپەچی احتیادی بەکاری بینی لە بۆ سواری باش بەرەوەی ئەسپەچی جەمالیە میشی جەمالی تەنیا ئەوە کە کابراایەک مەسەلەن لە دڵی خۆی ڕایگرتێت جوانە و ڕێکە و خەڵک لە بۆ جوانی مەسەلەن دەیباتن لە بۆ کلی جاشە جیاوازی چێ لەگەر ئەسپەچی عەرەبی ئاسایی جەمال جیاوازێکی ئەوەیە مەسەلەن فەناسی فەرقی هەیە کەپۆکانی فەرقی هەیە سەری فەرقی هەیە بەژن و باڵای فەرقی هەیە لەسەر ئەو جوانی ئێستاکە ئەها کە سەردەمەکی نوێ و بابەتی ئەسب سواری زۆر پێشکەوتیە لە بابەتی کلیپەکان لە گەنجەکان ئەسپیان لەکنێت و داواکردی لە بۆ کلیپەکان بابەتە ئەسپەشی داوا دەکەن عادەتیان جەمالەی داوا دەکەن هەر جوانی لە بۆ جوانی مەسەلەن کاورە لە بۆ کلیپە شتێکی بیتن هەر جوانی داوا دەکاتن ئەسپەک بیلۆ جوانی لە بۆ هەر باشگار محەممەد ئێستا باسی کلیپ و ینی ئەسوماین بدێ بە خەڵک باس هیچ کۆلێژەکەیان هیچ مەدرسەیەک شتێکی بۆ دێ وڵاتان بە تەبعاً زۆربەی کۆلێژەکان
لە کاتی فستیڤالێک یاخود تەخەڕوزەک شتێک لە ڕۆژی ئاڵای کوردستان لانی لە هەر مناسبەک زۆر بەی کۆلێژەکان هەنە دێن کاکە ئەسپەکمان دەوێیان دوانمان دەوێ دەمانەوێت عرزەکی پێ بکەین وەکو فستیڤالێک وەکو عرضی پێ دەکەن چێک لۆ خۆمان ئەنجامی دەدەین لە ناو کۆلێژەکەی خۆمان چەند جاران چوونە بۆ کۆلێژەکەیان چالاکیتان هەبووە چالاکیمان هەبوو سەقەڵای هەولێر بەڵێ لەسەر قەڵای هەولێر کەچی جوانە بەددی بەجددی لەسەر قەڵای هەولێر چالاکیمان هەبووە لە کۆلێژەکان هەمان بووە بڵێ جەماعەت ببورن کاتی بەرنامەکەمان زۆر کەمە مناقەشەی زۆر خۆشمان کرد بەس کۆتا پرسیارم کاک محەممەد ئێستاکە لە ناو ئەسب سواری لە ناو گەنجان مناقەشەشی زۆر لەسەر ئەکادمی عشاعری دەکرێت ئەکادمی چییە؟ ئەکادمی سواریەکە نەرمە با بڵێن کوو با برنەها نەفەر هەیە مخالف دەڕواتن لە دایرەی مروری ئەجا نەفەریش هەیە بە قانونی خۆی دەسوڕێتەوە یعنی مەبەستت قانونیە قانونی ئەکادمی تەنیا سواریەکی قانونیە و تەواو بە چ زۆر ئەسپێک دەکرێتن وەڵا بە ئینگلیزی دەکرێت بە تورکی دەکرێت بە تایبەت بە ئینگلیزی دەکرێت ئەلی عشاری کاک ئەحمەد ئەسپی عشاری مەسندێ ئەسپی کوردیە ئەسپی کوردی بەڵێ لە باو با پیراماوەتەوە لە سوارچاکانمان عشاری بووە بابوو با پیرانمانەوە با با پیرانمانەوە ئەسپەکانمە هە کوردی بووە سوارچاکانمە هە سواری عشاری بووە ئێستا من سوارێکی ئەکادمی دەکەم لە بۆ من حڕم ینی مەسن سواری چکە لە باو باپیرانمە لە ماوەتەوە هەر بە عشاری داوەچم ئەسممانی کوردی ئەسپی کوردی هەندێک ینی بسرێن سوارچاکی ئەکادمیە ناتوان خۆ لە سەرابگرن ئەحمەد سواری ئەسمانەکانی کوردی پرخینترن و گەرمترن جیاواز گەمەیان زیاترە بەبەست ئەسپی ئینگلیزی خینی ساردە بەڵێ زۆر گەمەیان جوانترە ئەسپی کوردی و تعلیمدارن و یعنی بابەتی ئەسب بووتە دوولایەنە بەڵێ ئەکادمی و عشاری مەسەلا ئەسپی کوردی زۆر گەمەی زیاترە تعلیمکردنی زیاترە زۆرە کاک محەممەد خاکا خایف زان بیرۆکەی چێ لەسەر ئەتو بیرۆکەتێکان خالی لەسەر عشاری و ئەکادمی والله ئەکادمی زۆر زۆر باشترە باشەتی لە بەچیە هۆکارەکەی تێ باشترە ئەسپەکەی باشە شخصیاتی خۆت بەدەر دەکەوی لە کەسەر ئەسپی ئینگلیزی و ئەسپەکە شخصیاتی ئەسپەکەش دەردەینی و لە بۆ بەردانەوەیش بەرنابیەوە کە تو بە ئاکادمی سواربی کۆنتترۆلی خۆت فولفولە بەڵام بەگە بە ئەتو لەسەر ئەسپەچی کوردی دەتانی ئەو سواری بکەیت دەتانی لەسەر ئەسپەچی کوردی بۆ مزەحمەتە زۆر لۆ تو زەحمەت باشە لەسەر ئەسپەچی کوردی لۆ ناتانی کۆنتترۆلی خۆت بکەیت ئەو جوانە سوارێکی عشاری خالی تازە دەرێتن ئەمن باکە بە ئاکادمی لەسەر ئەسپەچی ئینگلیزی سواری دەکەم دەتوانم کۆنتترۆلی خۆم بکەم تانی و گەمەی زیاترە و لە ڕستانەکانە لە مامەکان مەسەن لە باو باپیرانمانەوە واتە ڕەسەنی باو باپیرانمان زۆر باپیرانانەوە هینی گەرمترە هینی زۆر گەرمترە زۆر بەگەمەشان مەسن دەست سەپۆک و تعلیمی مەسەلا ئەسە ئەسپی ئینگلیزی بەش جەمپە و غاردانەکە ئەو شتانەیە زۆر جوانە زۆر جوانە جەماعەت بەجددی مناقەشێکی خۆشمان کرد کاتی بەرنامەکەمان تەواو دەستی هەموو لایەکی خۆشبی دووبارە بەخێر بێت